بەنای خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ ڕێککەوتی 6/12/2022 کاتژمێر 4:30 خولەک بەرەبەیان بە ڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر ئاگادار کرانەوە بە بوونی ڕووداوێکی کوشتن لە گەڕەکی نیشتیمان. دوای گەشتنی تیمێکی لێکۆڵەرەوە بۆ شوێنی ڕووداو دەرکەوتکەوە هاوڵاتیەک بە ناوی نیزام ناظم ئیسماعیل تەمەن 40 ساڵ کوژراوە لەلایەن هاوڕێکەیەوە بە ناوی با قاف عین تەمەن 21 ساڵ بەهۆی دەمەقاڵەیەکی نێوانیانەوە وە تۆمەتبار لە شوێنی ڕووداو ڕایکرد بوو. دۆسەی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە ڕێکخرا و هێزەکانمان توانیان لە ماوەی 7 کاتژمێر بکەری سەرەکی تاوانەکە دەستگیر بکەن و چەکی کلاشکۆف بەکار هاتبوو لە کاتی ئەنجامدانی تاوانەکە و ئێستاش بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە پەراوەکە ڕێکخراوە و بڕیاری ڕاگررتنی تۆمەتبار دراوە و پەراوەکەش ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی هەولێر دەکرێت.